میوانێکی گرنگم لایویش دکتۆر ئەحمەد ئۆمەر بلێ پسپۆڕی پەیوەندیە گشتیەکان دکتۆر بەخێربی زۆر سپاس تیمەکانی سەرژمێری هاتن کوردستان سوار هەنگاوی یەکەم هاتن زانیاری سەرەتایەکانیان وەرگرتووە و ئیتر چاوەڕوانیوەکەین کە دێن کە کۆی زانیاری داواکراوەکانمان لێ وەرگرن. باش چۆن هەڵەسەنجێنی ئەو پرسیارانی کە ئەکرێت ئەتوانێت چیان لێ بەڕاستی زۆر گرنگە ئێمە وەکو ئەکادیمیە کە باسی لێوەکەین کە ئەکرێ بڵێم زیاد لە چەند بۆنە و چەند مناسبە کە باسمان لەوە کردووە بۆەوەی کە ئێمە بتوانین بە شێوازێکی باش شرۆڤە بۆ بابەتەکان بکەین هەمیشە ئاماژەمان بەوە کردووە کە ئێمە سەرژمێری دانیشتوانمان لە بەردەستان نییە واتە داتای پێویستمان نییە و لە ڕووی ئەکادیمیەوە هەموو شتێک لەسەر بنەمای پێدرا و سەلمێنراوەیە کە تۆ پێدراوەکانت کە داتا و زانیارین کەمن نین ئەسڵن نەبوونە بۆیە گریمانەکان لەسەر گرێمانێکی دروست نین تاوەکو بتوانی شرۆڤەی ڕاستەقینە باشیان سەرکەین. لەم ڕوانگەیە ئەو پرسیارانی کە لەو فۆرمی سەرژمێریەکەن ئەو پرسیارانی کە لە خەڵک ئەکرێت بە تایبەتیەوەی کە پەیوەندی بەلایانی ئابووری و دارایی و توانای خێزانەکان و خەڵکەوە هەیە ئەمانە تۆ پرسیارەکانە بینیوە پێ باشن ئەو پرسیارانە بەسن بۆەوەی کە تۆ توانای خەڵک و ئاستی بژێویان بزانیت کۆی گشتی فۆرمەکە زۆر باشە بەڵام ئەو خاڵی ئاماژەت پێ کرد بەڕاستیەوەیانە جێی زۆر تێبینیە بۆەوەی کە بتانی ئاستی ئابووری خەڵکی دیاری بکەی ڕەنگە پێوێری تر هەبن کە لەو پێوەرەی کە هەیە کە باس لە کەرەستەکانی ناوماڵەکە باشتر بێت چونکە خۆی ئەم جۆرە فۆرمانە بە زمانی گڵی سۆسۆ ئیکۆنۆمی واتە مستەوای اقتصادی اجتماعی خەڵکی داواکە یان لە بریەوەی کە داواک مەزە پرسیار لەسەر سەلاجە و کەرەستەکانی تری ناوماڵەکە کرێ بڵێن پرسیاری ورتر ئەتوانێت بۆ مەلوو مەرجەی ئێستاچی پرسیارەکە بۆ نمونە گەر ئێمە تۆزە وربینەوە ئەگەر پرسیارەوە بکرێ ئایا مناڵت هەیە و مناڵەکانت لە مەکتەبی تایبەت ئەخوێنن یان لە مەکتەبی گشتی ئەخوێنن یان با بڵین لە ماوەی ساڵێکە سەفەری دەروی وڵاتت کردووە نەکردووە ئەمانە ئاماژن بۆی کە بتانی ئاستی ئابووری خەڵکەکان تاکەکان لە یەکتر باشتر جیا بکەیتەوە لەبری ئەوی کە هەیە ئەم پرسیاران تیا بایە ورتر دەرەکەوت خەڵک گومانیتیانە پرسیاران زۆر تەقلیدین بۆ سەردەمانێکن کە بوونی کەرەستەکانی ماڵ پەیوەندی بە ئاستی دارایی خەڵکەوە بووە ئاستی ئابووریەوە بووە بەڵام ئێستاکە ئازانین کە هەموو ئەو کەرسانەی کە با بڵێن کەسێک کە زۆریش هەژار بێ ڕێژێکی زۆری لەو کەرستانەیە ناتوانانی باش جاریکەی ئەمە پێویست بەوە کرد کە باشتر بۆ بایەکی باو هەیە لەناو کۆمەڵگی خۆمانناڵێ ڕستق ناسکە نایە باز بکڵێ بێگومان لەم سەرژمێریە پرسیاریەوە نەکراوە داهاتەکە چەنە ئەمە باشە ئەو پرسیارە بکرێیان نەکرێت پێویستەکە هاونیشتیمانیان لە گرنگی سەرژمێری و پرسیارەکانی ناو سەرژمێری دڵنیا ببنەوە کە زۆر زەرورە چونکە ئەمانە وەکو تاک زانیاریەکان ناچنە بەردەستی کەسێک بۆ من ناوم ئەحمەدە بڵێت ئاستی وەڵامی پرسیارەکانی من بە تاک لە بەردەستی خەڵکیاوە بەڵکو بە کۆدە ئەمە لە ڕاستیە خەڵکی نابێت بترسێلەوەی کە ئاستی ئابووری خۆی بخاتە ڕوو لەم فۆرمانە و بێ خەڵکی زۆر وشار بێ و پێویستمان بۆتانێک کە هەموو زانیاریەکان وەکو خۆی بدرێن و بێت ئەو تەوقعاتی کە هەمانە کە وەکو ئەڵەی کە ڕسق ناسکە و هەروەهانەوەکو بەخیلیم پێبەن نەبێ چونکە ئەو کەسی کە دێت زانیاریێتەوە وەرەگرێت بۆ ئەو نییە و تۆ ناناسیە و هەر ناشت ناسێتەوە و زانیاریەکانیش بەردەستی کەس ناکەون وەکو ناواکەیتەوە خەڵکی ئەمە زۆر لەو پرسیارانە پرسیانە پرسیارەتری تیا گستی کارەبایت یا ئەتوانی بە پێژەیە سەرکەوی ئەمانە ماوەیەکە بووە بە ئین لای خەڵک پرسیاری وا لە عالەما ئەکرێت لە خەڵک یعنی لە ستانداردە جیهانیەکانە چی ئەو پرسیارانە بۆ چی من ئەگەر سەریح بم پرسیاری وا ئەکرێ کە لە لێران نەکراوە با بڵێن لە ڕووی هەنێک بابەتی تایبەتمەندی کۆمەڵگەی ئێمە لە بەرچاو گیراوە ئەو جۆرە پرسیارانە تیادا نەنراوە بەڵام لە ڕووی زانستیەوە کە زۆر زەرورن لە وڵاتانە ئەکرێن و ئەگەر لا ئێمەش بکرێ ڕۆژێک لە ڕۆژان تەسەورەکەم لە ساڵی داهاتوە ئاشتی وا بکرێ یان یەکێک ئەگەر ڕازگۆ بم بۆ نمونە لە ناشنال ستاتستیکی بریتانیا تەنانەت پرسیاری ئەوە کرێ کە چەند جار سێک سەکرێ لە ماوەی هەفتەیەکە لە خێزانێکە خەڵکی جوابێتەوە بێگومان چونکە خەڵکی ئەگا لەوەی کە ناوی کەسەکە کەس ناڕوا بە دوایە و زانیاریەکە بەردەست نابێ وەکو ناوی فڵان کوڕی فڵان کێ و ئەمە چۆنە حکومەت پێویستی بەمەیە یعنی من یەک ئاماژێکی تر بەم کە بیبەستمەوە بە دانیمارکەوە دانیمارک لێکێک لە ساتستیکەکانە بۆیان دەرکەوتووە کە دانیمارک خۆی چێکە لە وڵاتانی پێویستی بەوەیە کە وەچە زیاتر بێ و دەرکەوتووە کە ئەو کەسانە لە کاتی سەفەرە دووگیان ئەبن بۆیە هەستان چیان کرد باجیان کەمتر کردەوە لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی تاوەکو بلیت ئاسانتر بێ و شەریکە سیاحیەکانی دەرەوە بۆی خەڵکی سەفەر بکە ینی وردەکاری پێشکەش بە حکوومەتەکە بتوێت لە چ ڕێگەیەکەوە بتوانانی باش یعنی بە قسەکان ئاوا دەرەکەوێت کەرتی تایبەتیش زۆر سوود لەم سەرژمێریەوەرەگومانی کەرتی تایبەت کار لەسەر دووسێ ئاماژە ئەکات یانەوەتانی خزمەتگوزاری پێشکەشەکە یانەوەتانە بەرهەم و کاڵا پێشکەشەکە یان بە دوای کەسێکە ئەگەڕێکە
لە کۆمپانیەکەی کار بکە. ئەمەی کە ئێمە لە بوارەکەی ئێمە کە پەیوەندگیری دامەزراوەی قسەی لەسەرەکەین جەماوەری بە ئامانجگیراوە. جەماوەری بە ئامانجگیراوە ئەگەر تۆ لە بەردەستان نەبێت ناتوانانی لەسەر بنەمای ئەمە تۆ بەرێنان کەی و لەسەر بنەمای ئەمە بتوانانی برانچەکانت لە شارەکانە فراوان کەی و ئاستی ئابووری کۆمەڵایەتی خەڵکی و ئەوەی کە ئەوانت لە بەردەستان نەبێت و ناتوانانی برەو بە کۆمپانیەکان بە خزمەت گوزاریەکان بێ لە ڕاست. باش ئاخیر پرسیارمەوەیە ئەو خەڵکە بیانی کە لێرە ئەژین حکوومەت دەتوانێت داتا لەوانش وەرگرێت چی ئیسفادەیەکێکە لە کاتێک ئەو بیانیە لێرە زۆر زەڕورە بەڕاستی بە تایبەتی هەموو بیانیە کە لە وڵاتی ئێمە کارەکە و بزانرێت بە موچەی چەند کارەکەن پسپۆڕیەکانیان چۆنن بە چ مەبەستێک دێنە ئەم وڵاتە و لە بەرامبەرە زانیاریمان لەسەر گەنجەکانی خۆشمان هەیە کە بە چ موچەیەک کارەکەن و ئەو کەسانەی کارەکەن بە چ موچەیە کارەکەن بۆیە ئەگەر بڕیار وابوو کار لەسەرەوە بکەین کە بەتاڵە کەم بکەینەوە لە وڵاتی خۆمانە یعنی پەیوەندی لە نێوانی پرسیارەکانە ئەو زانیاریانمانە پێشکەشەکە کە حکوومەت بتوانێت بۆ نمونە لە کەرتی تایبەتە ڕێژەی موچەی بەرزکاتەوە تاوەکو گەنجەکانی من لە شوێنی بیانیەکان بێ ئەگەر مەبەست وابوو کە پێویستمان بە بیانی کەمتر بێ. دەست خۆش کاک دکتۆر زۆر سپاس بۆم دەرفەتە.